على كم بزانتي على حزكم والله چلو پێنج ڕۆژە پارە لە مامانانیە توامە حکومەتەوەت یا بەمان جێ مەعاشە داواشەکەینەوە 45 ڕۆژێ ناتوانانی مەعاشی هەک بەشەر دابشکن پێشمەرگە یاخانیشی مەعاشەکەیان 400-500 ناتوانیەوە دابشکن جا چۆنە نتوانەمان دابشکن وڵی 9 ساڵ مەچم بۆ 10 ساڵ 9 ساڵە تەمەن بەڵێ باشە لە ماڵەوە مسامە دایکتە لەگەڵتە؟ بەڵێ دایکتە لە مەکتەبی تۆ؟ بەڵێ لە پۆلی چوارم باشە ئەو بێموچەیە ینی کاریگەری لەسەر ژیانی ئێوە چی دروست کرد؟ کورە ئار وڵات 45 ڕۆژە مەعاشە نایەوە چۆن کارەگەری لەسەرمان نابێ چی بە حکوومەتەڵی تۆ تەمەنیشت بچووکە ینی تۆ ئێستا لە تەمەنێکە یەبێ لە دنیای مناڵی خۆتابی ئێستا هاتووی لێرە لەگەڵ دایکتە ئێستا هاتووی لە بەردەم بانکە ینی هاتووی داوای مافی دایک دەکەی تۆ بوا لە ژیانی خۆتابی ژیانی مناڵی خۆتا چی وای کردووە کە ئەوە بی باسی موچە بکەیت کورە وڵی چی وای کردووە بێ پارەی چی وای کردووە خۆی ئەمە خۆ پیشاندان نیە 40 نەفەرێک هاتوون بۆ سەرم جادێ خۆی بێ لە مناڵی پێشکەوە تاوەکو پێشمەرگە بێت تۆ چاڕێکی لە پێشمەرگا ناکەی تەقە لە تەلەبەکەن ماڵتان لەکوێیەوە؟ مەڵار لێرێ ساڵم کەرا لە سلێمانی؟ ئاڕۆڵا کرێچینەوە یاخانی کورە وڵا کرێچین چەندیان کرێ؟ 300,000 چەندێکە کرێتان نەیە؟ وڵات مانگیەکە بێ مەداخەوە بەڕاستی دەست خۆشە بە ساخەوە